بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ بە هاوکاری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ هەڵمەتێکی هۆشیاری تەندروستیان لە ناوەندەکانی خوێندندا دەست پێ کردووە و بڕیاری شاهڵمەتەکە لە ڕۆژانی ئایندەدا و بە درێژایی وەرزی خوێندن بەردەوامی هەبێت. لە هەڵمەتەکەدا چەندین بابەت و کۆڕ و سمیناری تەندروستی لەلایەن کەسانی پسپۆڕەوە پێشکەش بە قوتابیان و خوێندکاران دەکرێت. مامۆستایان و خوێندکارانی هەڵمەتەکە بە گرنگ دەزانن و داواکارن ساڵانە چەند جارێک ئەو هەڵمەتانە بەڕێوە بچێت. بەڕاستی ئەم سیمینارە زۆر سیمینارێکی پێویستە بۆ ئێمە تەلەبەت چکە ینی ئێمە ئێستا لە کاتی ئەوەیە کە زانیاری و هۆشیاری زیاترمان هەبێت لەبارەی تەندروستی خۆمانە ئەو شتانەی کە لە دەوروبەرمانن و دکتۆرەکان ئاماژیان بە زۆر شتدا ئێمە لەوانەیە تەنها بیست بێتمان بۆ نمونە جەنابی دکتۆر ئاماژی بە جگەرە کێشان و نێرگەلە و شەکر و مادە ژەهراویەکانە لەوانەیە ئێمە بیست بێتمان ژەهراوی بەڵام هەتا ئێستا هۆکاری زیانەکیمان نەزانیوە و جەنابی دکتۆر کە باسی پێسی کرد ئێمە ئێستا بەداخەوە کە زۆر شتمان هەیە گەنجەکانی ئێمە لە ئینتەرنێتە سێرچ ئەکەن بۆ دەموچیان شت بەکار ئەهێن بەڕاستی ئەمە خراپە. بەڕاستی من وەکو خۆم زۆر سوودم لەو قسانە بینی کە کردیان چونکە من وەکو خۆم بەڕاستی بە دوای زۆرترین زانیاری ئەگەڕێم بۆ سەبارەت بە کێشەکانی پێست. هیوادارم ئەم مەڵبەندانش مەڵبەندی تەندروستی زیاتر بیر لە تەندروستی نەوەکانی ئەم کۆمەڵگە جوانە بکەنەوە چونکە بەڕاستی تەندروستی گەورەترین نیعمەتە کە خوا دایەتی بە بەندەکانی بۆیە پێویستە ئێمە بەندەش ئەم نیعمەتە پیرۆزە ئاگامان لێبێ و قەدری بزانین. ئەم هەڵمەتانە بە کارێکی زۆر گرنگە زانین کە بە سەرکردنەوەی خوێندنگاکان سودمەندبوونی زۆرترین خوێندکار لە بەرەم خوێندکارانە نمونەی ماڵی خۆیانن ئەچنەوە ماڵەوە باسی ئەم ڕێنمایە ناکەن چونکە ئێستا نەخۆشخانەکانە بینین زۆرترین نەخۆشی شێرپەنجە و نەخۆشەکانی شەکرە و وای لێ هاتۆ لەم ساڵانەی دوایی یا ڕێژەکان ستانداردی جیانی تێپەڕاندووە هەرچەنە لە کەناڵەکانە ئەڵێم تێی نەپەڕاندووە ئێمە زۆرترین زانیاریمان هەیە بۆیە داواکارم لە مەڵبەندی تەندروستی چەمچەماڵ بەردەوام ئەم خولانە ئەم ڕێنمایانە هەڵسن پێی بۆ خوێندنگاکان و بۆ سەرجەم شوێنە گشتیەکان. لێپرسراوی هۆبەی هۆشیاری تەندروستی چەمچەماڵیش باس لەوە دەکات بەنیازن لە ساڵانی ئایندەی خوێندندا هەڵمەتەکەیان فراوانتر بکەن و ناوەندەکانی خوێندن لە ناحیەکانیشدا بەسەر بکەنەوە. باسیشی لەوە کرد هەفتانە و لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانەوە و لەلایەن مامۆستایانی ئاینیەوە هۆشیاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. هەستمان کردووە خەڵکێکی زۆر پێویستی بەم زانیاریە هەیە بۆیە ئێمە بەرکی سەشانی خۆمەستەوە بە پێشکەشکردنی هۆشیاری تەندروستی ئیتر هەموو بابەتەکانی تەندروستی باسەکەین چی مەسایلی خۆراک بێت چی مەسایلی بابەتی هۆرمۆنات بێت چی مەسایلی تلیاک بێت چی مەسایلی خواردن نەشیاوەکان بێ بۆیان ڕوونەکەینەوە. ئەم هەڵتەمەتە بەردەوام بێت ساڵ 12 مانگ تەنانەت ئێمە لەگەڵ مامۆستایانی ئاینیشا قسەمان کردووە هەفتانە ڕێنمایەکی تەندروستیان بڵاو دەکەین لە ڕێی مزگەوتەکانەوە. جێی ئاماژەیە دیاردەی ئالوودەبوون بە جگەرە و نێرگەلە و مادە کوحولەکان لە نێو چینی قوتابیاندا بەرز بووەتەوە. ئەمەش مەترسی لەسەر تەندروستینەوەی ئایندە و هۆشیاری و بەرەو پێشچوونی کۆمەڵگا دروست کردووە. هەروەها ژمارەی کافتریا و نێرگەلەخانەکان بە ڕێژەیەکی ناسایی ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە هەڵمەتەکەشدا زیانەکانی نێرگەلە و جگەرە و مادە هۆشبەرەکان بۆ قوتابیان و خوێندکاران ڕوون دەکرێتەوە. هەروەها چۆنێتی بەکارهێنان و زیانەکانی ماکیاژ و بابەتە جوانکاریەکانی خانمان بۆ قوتابێک کچەکان باز دەکرێت. شارەزایانی بواری تەندروستیش بوونی ئەم جۆرە هەڵمەتانە نەکرد لە ناوەندەکانی خوێندندا بەڵکو لە زۆربەی شوێنەکان و شوێنە گشتەکاندا بە گرنگ دەزانن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.